شاکاری کلیۆپاترا ئەڵقەی 21 ڕەهبانی پەرستگای دلف هاتە ژوورەکەی شرمیون و لەوێدا خەوت و بیسەری قسەکانی کلیۆپاترا و براکەی بوو بەتلیمۆسی چواردەهەم. دوای ئەوەی قسەی ڕەهبانەکە تەواو بوو شتێک ڕوویدا کە نە من و نە ئەرسینۆهە و نەخۆشی چاوەڕوانی ئەوەمان نەدەکرد. ئەویش ئەوە بوو لە پڕێکدا ڕەهبانە پیرەکە تووشی ڕشانەوەیەک بوو. دەنگی ڕشانەوەی من جیابوو لە دەنگی ڕشانەوەی ئەو. ڕشانەوەکە دیار بوو کە پیاوە. کاتێ دەنگی ڕشانەوەکەی ئەو پیاوە بەرز بووەوە ئیتر لە ژوورەکەی کلیۆپاترادا بێدەنگی باڵی کێشا. معلوم بوو کە ئەو براکەی خەوتون یان لە بیرەخەواندان. ڕشانەوەی پیرەمێردەکە تەواو نەدەبوو. ئەمەش ئەوەی دەگەیان کە ڕەهبانەکە هەموو شەوێک دەڕشێتەوە، بەڵام کاتێ ویستی بێتە ناو ژوورەکەی منەوە و بخەوێ ڕشانەوەی نەما. لەو کاتەدا کلیۆپاترا لە ژوورەکەی خۆیەوە بانگی کرد: شرمیون، ئەوە کێیە دەڕشێتەوە؟ من کە پێشبینی ئەو ڕووداوەم نەکردبوو دەبوای لە ساتێکدا وەڵامی ئەو بدەمەوە بە شێوەیەک جێگای باوەڕپێکردن بێت بۆ ئەوەی لە جێگاکەی هەڵنەستێت و بێت بۆ ژوورەکەی من ڕەهبانەکە ببینێت. من بوارم نەبوو بیر بکەمەوە. ناچار بووم بڵێم کە ئەو کەسە ڕەهبانی پەرستگەی دلفە. کلیۆپاترا بە دەنگێکی شێوەش پەشۆکاوەوە وتی: ئایا گوتت ڕەهبانی پەرستگای دلفە؟ وتم بەڵێ. کلیۆپاترا وتی: ئەوە دەڵێی چی؟ ڕەهبانی پەرستگای دلف لە ژوورەکەی تۆدا چی دەکات؟ تا ئەو کاتەش ئەوەی کەوتبووم ڕاست بوو، بەڵام لە نێوان قسەکانمدا بواری ئەوەم بۆ ڕەخسا کە بیر لە ڕێڕەوێک بکەمەوە و بۆ دەرباز بوون، چونکە دەمزانی کە دەڵێ ڕەهبانی پەرستگای دلف لە ژوورەکەی تۆدا چی دەکات و بۆچی هاتۆتە ژوورەکەت. وتم: ئەی خاتوونەکەم، ڕەهبانی پەرستگای دلف لە پەرستگاوە بەپێ هاتووە بۆ ئێرە بۆ ئەوەی تۆ براکەت ببینێ، بەڵام چونکە بەپێیان هاتووە و ڕێگاکەش دوور بووە، کاتێ گەیشتۆتە ئێرە خەوتوویت. ئەو حەزی دەکرد بێدە رەنگان بگاتە لای تۆ و لەگەڵ تۆ و براکەتدا قسە بکات. بەڵام من پێم گوت هیچ کەسێک ناتوانێت بچێتە ژووری پشودانی شاژنی میسر ئەگەر ڕەهبانی پەرستگای دلفیش بێت. کاتێک ڕەهبانی پەرستگای دلف گەیشتە ئێرە دەرگاکانی کۆشکی پاشایەتیان داخست و ئەو نەی دەتوانی بچێتەوە دەرێ و داوای لە من کرد کە ئەم شەو لای خۆم شوێنی بکەمەوە تاوەکو سبەینێ بتوانێت تۆ و مێردەکەت ببینێت. منیش دەمزانی تۆ هەمیشە ڕێزت بۆ ڕەهبانی پەرستگای دلفە بووە، بۆیە داواکاریەکەی ئەوم قبوڵ کرد و لای خۆم هێشتمەوە. دیار بوو ئەو پیرەمێردە گوێی لە قسەکانی من بوو و لە بەهانەهێنانەوەکانی من ڕازی بوو، چونکە ئەگەر من بەو شێوەیە قسەم نەکردایە ڕەهبانی پەرستگاش وەک من بەرپرسیار دەبوو جێگای لێپرسینەوەی شاژنی میسر و مێردەکەی بەوەی کە چۆن هاتۆتە ژووری من و دەبووە جێگای لێپرسینەوەی شاژنی میسر و مێردەکەی بەوەی بۆچی لە ژووری کارەکەری شاژندا خۆی حەشار داوە و گوێی لە قسەکانی شاژن و پاشا گرتووە. کلیۆپاترا لەسەر جێگاکەی خۆی هەڵسا و جلێکی سادەی لەبەر کرد و مێردەکەشی بە دوایدا پۆشاکێکی کردە بەری و هەردووکیان بۆ ژوورەکەی من هاتن. چرای ژوورەکەی من کوژا بووەوە، بەڵام لە ژوورەکەی کلیۆپاترا مێردەکەیدا تا بەیانی چرا دەسووتا. کلیۆپاترا فەرمانی بە مندا کە چراکەی خۆم بە چرای ژوورەکەی ئەو هەڵای سێنم. دوای ئەوەی ژوورەکە ڕووناک بووەوە شاژن و پاشا توانیان ڕەهبانی دلف ببینن، بەوەی کە شاژنی میسر ئەو ڕەهبانەی ناسیەوە و زانی خۆیەتی جارێکی تر لە بینینی ئەو لەو ژوورەدا زۆر سەرسام بوو. چونکە بوونی ڕەهبانی پەرستگای دلف
لە ناو ژووری یەکێک لە کارەکەرەکانی کۆشکی پاشایەتیدا ڕووداوێکی تەواو نەئاسایی بوو و مەحکوم بوو بە ڕسوایی. لە میسردا ڕەهبانی زۆر هەبوون و لە پەرستگای دلف هەموویان جۆراوجۆر بە درێژایی تەمەنی خۆیان هاوسەریان نەدەگرت. دەیانگوت ژیانی خۆیان نەزری خواکان کردووە، بەڵام هەندێک لەمانە بەنهێنی پەیوەندیان لەگەڵ ژناندا هەبوو. جارجارە شەو لە پەرستگا دەچوونە دەرێ و خۆیان دەگەیاندە ماڵی ژنێک و پێش سبێ دەی بەیان دەگەڕانەوە پەرستگا. زۆر جاریش قژی دەستکردیان لەسەر دەکرد و دەچوون بۆ شوێنی ڕابواردنی گشتی ئەسکەندەریە و چەند سەعاتێکیان لەگەڵ ئەو ژنانەدا بەسەر دەبرد. ئەو قژانەشیان بۆیە لەسەر دەکرد تا نەناسرێنەوە، چونکە لە وڵاتی میسردا ڕەهبانەکان سەریان دەتاشی و جگە لەوان کەسی تر لە میسردا سەریان نەدەتاشی. بۆیە هەرجل و بەرگێکیان لەبەر بکردایە دەناسرانەوە بۆ ئەوەی خەڵک ئەوان لە شوێنی ڕابواردنی گشتیدا نەناسنەوە، ئەو قژانەیان دەکردە سەریان. کاتێک کلیۆپاترا و مێردەکەی گەیشتنە ژوورەکەم، بەوەی کە من گوتبووم ئەو ڕەهبانە پیرە بۆیە هاتووە ئەوان ببینێت، زانیم کە ئەوان سەبارەت بە من کەوتبوونە ناو گومانەوە و پێیان وابوو ڕەهبانی پەرستگای دلف حەزی لە منە و بۆ ئەوەی دەستی بمگاتێ ئەم شەو هاتووە بۆ ئێرە. پیری ئەو پیاوە سەرەتا منی لای کلیۆپاترا و مێردەکەی بە پاکیزەی دەرنەخست، چونکە زۆر لە ڕەهبانە پیرەکانیش بە قژی سەناعیەوە دەچوون بۆ شوێنی ڕابواردنی گشتی یان لە ناو ماڵەکانی ئەسکەندەریەدا دۆستی تایبەتیان هەبوون و بە دزی دەچوون بۆ ڕابواردن لەگەڵیاندا. کلیۆپاترا وتی بەپێی ئەوەی کە شرمیۆن دەیڵێت تۆ ئەم شەو بۆیە هاتووی بۆ ئێرە، هاتووی من و براکەم ببینی، بەڵام چونکە دەرگاکانی کۆشکی پاشایەتی داخرابوون نەتوانیوە بگەڕێیتەوە. ئایا شرمیۆن ڕاست دەکات هاتنی تۆ بۆ ئێرە لەبەر ئەم مەسەلەیەیە؟ ڕەهبانەکە وتی بەڵێ، ئەی کلیۆپاترای شاژنی میسر و تۆ ئەی 14هەم پاشای ئەم وڵاتە، من هاتووم لەگەڵ تۆ و مێردەکەتدا گفتوگۆ بکەم. ئەو کاتە بەدگومانیەکەیان سەبارەت بە من نەما و زانیان ئەو پیرە مێردە لەبەر من نەهاتووە بۆ کۆشکی پاشایەتی، بەڵکو کاری بە خودی ئەمانەیە. دواتر لە ڕەهبانەکەیان پرسی چی بوو کە تۆ دوای هاتنت بۆ کۆشکی پاشایەتی هاتوویتەتە لای شرمیۆن و هاتوویتەتە ئەم ژوورە؟ ئایا نازانی کە لە کۆشکی پاشایەتیدا چەند کەسانێک هەر کاریان ئەوەیە لە خەڵکی میوان و سەردانیکەر دەپرسن کارت بە کێیە و چ ئیشێکت هەیە لێرە؟ ڕەهبان وتی بەڵێ، من ئەوە دەزانم، ئاگاداری ئەوەم هەر کەسێک بیەوێت لەگەڵ پاشا و شاژندا گفتوگۆ بکات دەبێت بچێتە لای ئەو کەسانەی کە خاوەن پلە و کاربەدەستن، بەڵام من نەمدەویست گفتوگۆکردنی من لەگەڵ تۆ مێردەکەتدا لایەنی ڕەسمی وەربگرێت و خەڵکانی تر بزانن لەبەر چی هاتووم بۆ ئێرە. بۆیە لەبری ئەوەی بچمە لای خاوەن پلە و پاکانی کە بەرپرسیارن لە کاروباری ناو کۆشکی پاشایەتی، هاتمە لای کارەکەرەکەی تۆ شرمیۆن و داوام لە ئەو کرد ڕێگای چاوپێکەوتنی تۆ مێردەکەتم بۆ ڕێک بخات. ئەویش وتی تۆ مێردەکەت خەوتون و ناتوانێت ئێوە لە خەو هەڵبستێنێت. دواتر کلیۆپاترا داوای لە پیرەمێردەکە کرد بێت بۆ ژوورەکەی ئەو پیاوە لە ژوورەکەی من چووە دەرێ و لە پشت کلیۆپاترا و مێردەکەیەوە ڕۆی و چووە ژوورەکەی تر و دەرگاکەیان گەڵەدا. بەڵام من وەک شەوانی ڕابردوو دەمتوانی گوێم لەو قسانە بێت کە لەو ژوورەدا دەکرێن. دەمویست بزانم ڕەهبانی پەرستگای دلف چۆن قسەکانی دەست پێ دەکات. ئایا بە کلیۆپاترا و براکەی دەڵێت گوێم لە قسەکانتان گرتووە؟ ئایا دەڵێت بەهۆی گوێگرتنمەوە بۆم مەعلوم بووە
کە بەتلیمۆسی چواردەهەم ڕەگی پیاوەتی تێدا هەیە و دەتوانێت ببێتە مێردی کلیۆپاترا، بەڵام ڕەهبانی پیر ئەم قسانەی نەکرد و دواتر زانیم خۆپاراستنی لە پێشنیارکردنی ئەمە بۆ ئەوەیە کە گومانی خۆگرتنی لێ نەکرێت، چونکە ئەگەر ڕەهبانەکە گوتبای گوێم لە قسەکانی ئێوە بووە، ئەوە گومانی جاسووسی لێ دەکرا و کلیۆپاترا تووڕە دەبوو، بۆیە باسەکەی بەم شێوەیە دەست پێ کرد. ماوەیە کە بەتلیمۆسی سێزدەهەم مردووە و ئێوە دوای مردنی ئەو بوونەتە هاوسەر، تا ئێستا مناڵتان نییە. ئەمە جێگای سەرسوڕمانە، چونکە ناتوانرێت باوەڕ بەوە بکرێت یەک ژن و مێرد کە لە تافی لاویدان ببنە هاوسەری یەکتر و مناڵیان نەبێت، بە تایبەت ئەو مناڵە کوڕ بێت، دەبێتە جێگرەوەی پاشا. بۆیە لە نێو خەڵکە دوو ئیدعا هەیە. یەکەمیان ئەوەیە دەڵێن شاژنی میسر بۆیە سکی پڕ نەبووە، چونکە پاشای میسر پیاو نییە و ناتوانێت ئەرکی ژن و مێردایەتی بەجێبێنێت. هەندێکی تر دەڵێن هۆی سکپڕنەبوونی شاژن ئەوەیە کە کلیۆپاترا مێردەکەی دەدزێت و حەز ناکات ببێتە هاوسەری ڕاستەقینەی. لەبەر ئەمەیە من هاتووم بۆ ئێرە تا لە ئێوە بپرسم کام یەک لەم دوو ئیدعایانە ڕاستە؟ ئایا کەموکڕی و درێخی لە پاشای میسرەوەیە یا شاژن؟ کلیۆپاترا وتی کەموکڕی لە پاشای میسرەوەیە و ئەو ناتوانێت ئەرکی ژن و مێردایەتی بە ئەنجام بگەێنێت. براکەی کلیۆپاترا وتی وانییە، من کەموکڕیم نییە، بەڵکو درێغیکردن لە لای ئەوەوەیە و ئەو حەز ناکات ببێتە شاژنی من و هەتا شتی نابەجێش بە من دەڵێت. ماوەیەک لەمەوبەر لە بەردەم سێ وەزیرەکانی میسردا قسەی ڕق و سووکی پێوتوم. ڕەهبانەکە ئەوەی کە پێویست بوو لەو شەوەدا تێبگات تێگەیشت بوو. وتی ئایا ڕازی دەبیت کە من لەم ژوورە بچمە دەرێ و سەیرێکی ئەستێرەکانی ئاسمان بکەم؟ کلیۆپاترا وتی بۆچی؟ دەچیت سەیری ئەستێرەکان دەکەیت؟ ڕەهبانە پیرەکەوتی ئەستێرەکان ئاگایان لە هەموو هەست و خواست و بارودۆخی دانیشتوانی سەرزەویە و دەزانن، بۆیە دەبێ بیبینم، چونکە هیچ لە ئەوان شاراوە نییە. دەچم لە ئەوان دەپرسم ئایا ژنەکە درێغی دەکات یا مێردەکەی؟ ئینجا وەڵامی ئەستێرەکانتان بۆ دێنمەوە. کلیۆپاترا لەمە دڵنەگەران بوو، وتی ئەی ڕەهبانی ئەستێرە ناس، ئەستێرەکانی ئاسمان هەتا ناتوانن پێشبینی ئەوە بکەن داخوا لافاوی نیل بەهێز دەبێت، جا چۆن دەتوانن ساغی بکەنەوە داخوا لە نێوان ژن و مێردێکدا خەتای ژنە یا پیاو؟ ڕەهبانەکە وتی ئەستێرەکانی ئاسمان هەموو شتێک دەزانن، بەڵام ئێمە ناتوانین پرسیار لە ئەوان بکەین، چونکە پرسیارکردن لە ئەستێرەکان پێویستی بە زانینی زمانی ئەوانەیە. ئێمە سەبارەت بە هەندێشتی وابەستە بە ژن و مێرد زمانی ئەستێرەکان تێدەگەین، بەڵام نازانین سەبارەت بە هەڵچوونێک بە زمانی ئەوان پرسیاریان لێ بکەین. مێردی کلیۆپاترا دڵنیا بوو کە ئەمە لە بەرژەوەندی ئەودایە، وتی بچۆ لە ئەستێرەکان بپرسە داخوا کام لە ئێمە درێغی کردووە. ڕەهبانەکە لە دەرگاکەی ترەوە کە بەرەو ڕووی ژوورەکەی مندا نەدەکرایەوە چووە دەرێ و ماوەیەک لەناو باخەکەدا ڕاوەستا و دوای ئەوەی گەڕایەوە بەتلیمۆسی چواردەهەم لێی پرسی ئایا پرسیارت لە ئەستێرەکان کرد؟ ڕەهبانەکە وتی بەڵێ. براکەی کلیۆپاترا وتی ئەوان چیان وەڵامدایەوە؟ وەڵامی ئەستێرەکان ئەوەیە کە لەلایەن مێردەکەوە هیچ کەم و کوڕیەک نییە، بەڵکو ژنەکە درێغی دەکات. بەتلیمۆسی چواردەهەم وتی خۆ ئێستا باوەڕ دەکەی کە کەم و کوڕی لە منەوە نییە؟ ڕەهبانەکە وتی بەڵێ، ئەوەی کە تۆ وتت ڕاست بوو. دواتر ڕووی کردە کلیۆپاترا وتی ئەی کچی پاشای میسر، تۆ شاژنی، ئایا بیرت لەنەوە و نەژادی خۆت نەکردۆتەوە؟ لەو ڕۆژگارەی بەتلیمۆسی یەکەم تەختی پاشایەتی لەم وڵاتەدا دامەزراندووە تاوەکو ئێستا 14 پاشا حکومیان کردووە کە هەر یەک لەو پاشایانە کوڕی پاشای پێشووی خۆی بووە کە دواترینیان مێردەکەی تۆیە.
هەریەک لە کوڕانی پاشا لە سەردەمی گەنجێتیاندا ئەگەر خوشکیان هەبوایە ئەوا لەگەڵ خوشکەکەی خۆیاندا دەبوون بە هاوسەر، ئەگەر خوشکیشیان نەبوایە ئەوا کچی پاشاکانی هاوسەی میسریان دەهێنا بۆ ئەوەی نەژادی پاشایەتی میسر بمێنێتەوە لە ڕووی نەبوونی جێنشینی ئەمانە کەسێک هەبێت، نەک هاوسێکانمان و دژمنانی ناوخۆ ئەو هەلە بخۆزنەوە بۆ ئەوەی لەسەر تەختی پاشایەتی میسردا دابنیشن. بەڵام تۆ کلیۆپاترا لەسەر ڕێچکەی باوباپیرانت لا دەدەی، ئەستێرەکانی ئاسمان دەڵێن تۆ ناتەوێت ببیتە ژنی ڕاستەقینەی براکەت، بۆیەش منداڵت ناوێت تا دوای مردنی مێردەکەت ببیتە پاشای میسر. لە مەملەکەتی میسردا بوونی مناڵ لە خێزانێکی هەژاردا پەروەردەکردن و گەورەکردنی زەحمەتە، بەڵام تۆ کە شاژنی سەبارەت بە خەرجی و پێداویستی ڕۆڵەکانی خۆت نیگەرانیت نییە. ئەگەر ببیتە خاوەنی دە مناڵیش دەتوانی ئەو مناڵانە بەخێو بکەی، بۆچی ناتەوێت ببیتە خاوەنی مناڵ؟ کلیۆپاترا هەندێک بێدەنگ بوو، دواتر وتی: ئەی ڕەهبان، من دەمەوێت ببمە خاوەنی مناڵ، بەڵام لە براکەم نا. ڕەهبانەکە بەسەر سوڕمانەوە لێی پرسی: بۆچی؟ ئایا دەشێت مێرد بۆ ژن لە براکەی باشتر هەبێت؟ کلیۆپاترا وتی: ئێمە لە نەژادی یۆنانین و باوباپیرانمان بەتلیمۆسی یەکەم لە یۆنانەوە هاتووە بۆ ئێرە و دوای مردنی ئەسکەندەر بۆتە پاشای میسر. لە یۆناندا خوشک و برا نابنە هاوسەری یەکتری، تاوەکو ئەمڕۆژ ڕەهبان نەکەوتی. ئەو کارە هەڵەیە، هاوسەرێتی لە نێوان خوشک و برادا باشترین هاوسەرێتیە. کلیۆپاترا وتی: وانییە، هاوسەربوونی خوشک و برا لە دابوونەریتەوە سەرچاوەی گرتووە کە سامانی خێزانێک لە دەستیان نەچێتە دەرێ و بچێت بۆ خێزانێکی تر. لە ڕووی دەرونیەوە هاوسەرێتی و پێگەیشتنی خوشک و برا یەکێکە لە دزێوترین و خراپترین شتەکان. ڕەهبانەکە پرسی: بۆچی؟ کلیۆپاترا وتی: ئەگەر تۆ وەکو من مێژووت خوێندبێتەوە دەزانی کە ئەژدادی من هەمووی ژن و پیاوی بەهەیکەڵ و جوان و بەتوانا بوون، بەڵام هەرچەندە لە ئەژدادی یەکەممان دوور دەکەوینەوە تا دەگەینە ئەم ڕۆژگارەمان دەبینین کە دایکان و باوکانی ئێمە لە ڕوو لاواازتر بوونەتەوە. ئەو لاوازی و بێمودیەی ئەژدادی ئێمە لەوەوە هاتووە کە هەندێک لە ئەژدادەکانمان خوشکیان هەبووە و ناچار بوون لەگەڵ ژنی بێگانەدا هاوسەرێتی نەکەن، بەڵام چۆن هەندێک لە ڕۆڵەکانی پاشاکان خوشکیان نەبوون و هاوسەرێتیان لەگەڵ بێگانەکاندا بەستووە، بۆ یەکەمێک باش ماوین دەنا ئەمڕۆ وەچەکانی بەتلیمۆسی یەکەم لە بارکێشەکانی میسری لاوازتر دەبوون. نەریتی شوکردنی خوشک و برا میسریانەیە و لەم وڵاتەدا کاری کردوتە سەر ئەژدادی ئێمەش. یەکێک لەو بەدبەختیانەی ئەژدادی من ئەوە بووە کە کچ و کوڕەکانیان کردوون بە هاوسەری یەکتری، هەر بۆیەش فیرعەونەکان کەمتر لە 40 ساڵ دەژیان. ئەگەر فیرعەونێک 40 ساڵی تەواو ژیابە ئەوە بە شتێکی نائاسایی سیر دەکرا. ئەگەر باوەڕ بە قسەکەی من ناکەی ئەوە بچۆ بۆ کتێبخانە و ئەو کتێبانە بخوێنەوە کە باس لە مێژووی میسر دەکەن تا بزانی بەگشتی تەمەنی فیرعەونەکانی میسر نزیکەی 25 ساڵ بووە. لە پشتاوپشتی ئێمەشدا خراپی وەچەی دیارە. عقل سووکی ئەژدادی من و لە ڕی لەشیان براکەم کە ئێستا لێرەیە سەرچاوەکەی لە بە هاوسەرکردنی خوشک و براوەیە. منیش نامەوێت مناڵی عقل سووک و لە ڕوو لاوازم هەبێت. براکەی کلیۆپاترا ڕووی کردە ڕەهبانەکە وتی: ئەمە پاساوهێنانەوەیە. کلیۆپاترا سەرەتا دەیوت من توانای ئەوەم نییە لێی ببم بە پیاو، تا ئێستاش دەیبینی کە زانی ئەستێرەکانی ئاسمان گەواهی ناڕاستی ئەو بوختانیان داوە، دەیەوێت فێڵێکی تر بدۆزێتەوە بۆ ئەوەی نەبێتە ژنی من. لە خوشکەکەم بپرسە، ئەگەر وەچەی ئێمە نەمێنێت تۆ زیاتر زەرەر دەکەیت
یا من چونکە من دەبێ وەچەی خۆمان بپارێزم و لەمە بەرپرسیارم نەک تۆ لەو ڕۆژەی کە پاشایەتی لە وڵاتەدا دامەزراوە هەمیشە پاشاکان واتە پیرەکان بەرپرس بوون لە پاراستنی وەچەی خۆیان کەس داوای لە ژنەکان نەکردووە کە وەچە و نەژادی ئێمە بپارێزن. بەتلێمۆسی چواردەهەم دیار بوو کە زۆر ناڕەحەتە و لە درێژەی قسەکانیدا ڕووی کردە کلیۆپاترا و وتی: بە تۆوە لە بنەماڵەی ئێمەدا 6 کلیۆپاترا هەبوون و 2 کەس لەو شەشانەوە جاخیان کوێر بووە، منداڵیان نەبووە. ئایا جارێک کەس بە خراپی زمانی لەمانە گێڕاوە و وتویانە بۆچی ئەمانە نەزۆک بوون و مناڵیان نەبووە؟ بۆ پاراستنی وەچەی ئێمە خوشکەکەم لێرەیە و گوێی لێمە. خۆ ئەگەر نەزۆکیش بێت و مناڵی نەبێت کەس بە خراپە پاسی ئەو ناکات. جا چ جای ئەو مناڵی لە ڕوولاوازی هەبێ. بەڵام ئەی ڕەهبانی پەرستگای دلف لێم گەڕێبا من ڕاستیەکەی بە تۆ بڵێم. ڕاستیەکەی ئەوەیە خوشکەکەی من حەزی لە کەسێکی ترە و چاوی لە ڕێگایە تا ئەو پیاوە دێت. ڕەهبانەکە ئەم قسەی پێسەیر بوو بە کلیۆپاترای وت: ئایا براکەت ڕاست دەکات تۆ حەزت لە پیاوێکی ترە؟ کلیۆپاترا وتی: گریمان وا بوو، ئایا من گوناهم کردووە؟ ڕەهبانەکە وتی: ئەی شاژنی میسر، ئەگەر تۆ پیاوێکی ترت خۆش بوێت ئەوە ئەو گوناهەت لای خواکان قابیلی بەخشین نییە. کلیۆپاترا وتی: ئەی ئەگەر پێش بە هاوسەربوونم لەگەڵ براکەمدا من ئەو پیاوەم بینی بێت و لەگەڵی ئاشناییم پەیدا کردبێت چۆنە؟ ئایا کە بەم شێوەیەش بێت خواکان لەم گوناهە نامبەخشن؟